بیمارستانی وانی پایتەختەکەی بۆکردنی سلێمانی. ئێمە ئەمانەیە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی پێشانگەی کتێب بکەین بە کولتوورێکی چەسپا و درێژ. سپاسی زۆری کۆمپانیای ئەتڵەس ئەسیر بکەم. پشتیوان دەبین بۆ ئەوەی ئەم پێشانگایە ببێتە سەپۆیەکی دروست و پێشکەوتوو گەشەکردن. نرحب بكم أجمل ترحيب في معرض الكتاب الأمي الذي أصبح توأما للمعارض العراقية والمعارض العربية المميزة